جیاوازی بەڕێز عەبدوڕەزاق خەیلانی گوتەبێژی دەستەی ژینگەی هەرێمی کوردستان لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. کاک عەبدوڕەزاق زۆر بەخێر بێی. تەنیا لە ماوەی یەک مانگدا 159 سکاڵا تۆمارکرابێت تەنیا لە پارێزگایەکی هەرێمی کوردستان زۆرە. هۆکاری سکاڵاکردنی هاوڵاتیان چی بووە لەو مۆلیدانە؟ هۆکارەکەی ئەوەیە کە مۆلیدەکان پابەندی ڕێنمایەکان نەبوون، ئەو ڕێنمانەی پێیان درراوە، هەم ئەبێ کاتب بنجاوەژاویان نەبێ، هەم ئەبێ دەرهاویشتەکانیان نەبێت و دووکەڵ نەکات. هەموو ئەوانیان هەیە کەواتە سەرپێچیان هەیە، خەڵکیش بێزارەبی بۆیە ناچارە پەنابارێتە بەر فەرمانگەی ژینگەی پارێزگاکان یان سەردانی ئێماکە وەکو دەستە ئێمەش لە هەر پارێزگایەک بی ئەینێرینەوە ئەو شوێنە بۆ ئەوەی تیمەکانی پشکنین بە دوواداچوون بکەن بۆ ڕێنمایی پێدانیان ئاگادارکردنەوەی خاوەنی مۆلیدەکە کە پێویستە لە ماوەیەکی کەمدا لە ماوەی دەڕۆژدا سەرپێچیەکان چارەسەر بکە بە پێچەوانەوە سزادرێت. باشە، ئەمە کە باسمان کرد تەنیا پارێزگای هەولێرە، ئەی پارێزگای دووەک سلێمانی هەڵەبجە لەوێ تا چەند هەمویان هەموو ئەو کێشانە هەیە. مۆلیدەکان لەو پارێزگایانش پابەندی ڕێنمایەکان نەبوون، تیمەکانی پشکنینی ئێمە لەو فەرمانگانەش سەردانی ئەو مۆلیدانە ئەکەن و ئەوەی سەرپێچی هەبی حتمما ئاگادارەکرێتەوە بۆ ئەوەی سەرپێچەکەی لابەر چا بکات ئەگەرنا سزادرێ. دیارترین سەرپێچی لە ڕووی ژینگەییەوە چییە کە ئەوانایکەن؟ دوو بابەتی سەرەکیە، هەم ژاوەژاویان هەیە بێدەنگنین، هەم دەرهاویشتیان هەیە، دووکەڵیان هەیە. ئەوەش لەبەرەوەی کات ئەو سوتەبەنێ بەکاریش دێن کوالیتی خراپە. ئیدی لە ڕووی دیکەشەوە یعنی لەوانەیە ڕاستە لە کاتی نەبوونی کارەبای نیشتیمانی تەعویزی ئەوە کاتەوە بێکارەبایی، بەڵام کارەبایەکە ئەوەندە باش نییە، یعنی هەندێک جار لەوانەیە بیتە هۆی سووتانی ئامێری کارەبایی ناوماڵان. لەبەرەوەی ئێوە پابەندتان نەکردوون بەوەی کە دەبێت مۆلیدەی بێدەنگ بەکاربێنن نەبنە هۆکاری پیسبوونی ژینگە؟ ئەوە یەکێک لەو مەرجانێک کە ئێمە ئەگەر هەر لە کاتی دانانی مۆلیدەکان ئێمە کە ڕزامەندیان پێدەین ئەوانیان پێ ئەڵێین، بەڵام پابند نابن بەوەی لەبەرەوەی ئەوان ئەو مۆلیدانێک کە دروستیان کردی هەندێکی هەر مەچینەی سیارەی بۆ یعنی بزوێنەری لۆری ئەوانە بۆ هێناوتیان کردیانە مۆلیدە تەولیدیان لێبەستیا. ئەگەر مۆلیدەکە خۆی وەکو مۆلیدەی کارەبایی بی و لە کۆمپانیایەکی باوەڕ پێکرا و دروست کرابێ هەم کاتمە هەم دووکەڵیش ناکە، یعنی کۆنتترۆلکردنی دەرهاویشتەکانیشی هەیە، بۆی ئەوانە هیچ پابند نابن بەوەی. پێشتر هەندێکیان کردیان ویستیان بیکەنە کاتم ینی بێدەنجی بکەن، بەڵام ئەوان بە بیانووی ئەوەی هاوینان گەرمە دەرگاکان ئەکەنەوە کە دەرگاکانی کردەوە ئیدی دەنگەکە دێتە دەرەوە، ینی وەکو ئەوەی هیچ نەکرابێتە بێدەنگ، چکە نابێت ئەو دەرگایانە بکرێنەوە لە کاتی ئیشپێکردنی مۆلیدە بۆ ئەوەی دەنگەکە نێتە دەرەوە، کاتە دەرەوەی دەبێتە ژاوەژا و ژاوەژاوەکە زۆرە لە ڕادەی پێویست زۆرترە، بۆیە ناچارن تیمەکانی ئێمە سزایان بدەن. سزاکانتان چین بۆ ئەوانی کە پابند نابن؟ سزای داراییە، یعنی ئەگەر ژاوەژاوی هەبی سزای دارایی بەسەر خاوەن مۆلیدەیە کاسەپێنرابێت چەند بووە؟ ئەوە چەند بڕگەیەکە، یعنی مۆلیدەکە ئەگەر ژاوەژاوی هەبی 500,000، ئەگەر دووکەڵ بکە ملیۆنێکە بۆ هەر مۆلیدەیەک، لەوانێت چووکە هەر ئەو شوێنانێک کە مۆلیدەی لێ لەوانەیە دووسێ مۆلیدەی لێبی، هەر مۆلیدەیەک دووکەڵ بکە ملیۆنێکە تا 1,500,000 بەپێی بڕی دووکەڵەکەی. ئەگەر سەوزایی نەکرد بوو 500,000، ئەگەر دەوروبەری مۆلیدەکەی پیس کرد بوو ئەوە هەر سزای هەیە ملیۆنێک، ئەگەر دیواری لە دەوروبەری مۆلیدەکە نەکرد بوو ئەوە هەر سزای لەسەر، ینی بڕگەیە. لەوانەیە هەندێک خاوەن مۆلیدە هەندێک لەو بڕگانیان جێبەجێ کردی، بەڵام بڕگەکانی تریان جێبەجێ نەکردی، ئەوەی زۆر گرنگە ئەویان جێبەجێ نەکردی، هەم ژاوەژاوەکەیان کەم نەکردوتەوە یان نیان هێشتووە، هەم دووکەڵەکەشی هەر هەیە، ینی دەرهاویشتەشی هەیە کە ئەوە دوو بڕگەی سەرەکین لە جێبەجێکردنی ئیشوکاری جەخت لەو دوو بڕگەیە دەکەنەوە، ینی ئەمە چ مەترسێکی دەبێت بۆ سەر هاوڵاتیان؟ خۆ ژاوەژاو هەراسانکردنی خەڵکە ئەوە یەک، دووەم دووکەڵیش هەوا پیسەکە کە هەواشی پیسکرد ئەو هەوایە چێتە ناو لە کاتی هەناسەدان و هەناسە وەرگرتنی هاوڵاتی کە لەوێ نزیکن ئەو هەوای پیس بە بۆ دەرهاویشتانەکە. دووەم ئۆکسیدی گوگردا، هایدرۆکسیدی گوگردا، H2S ینی SO2 CO2 نۆکس و سۆکس و هەموو ئەو گازە دەرهاویشتانی کە کاریگەریان لەسەر پیسبوونی هەوا هەیە لەگەڵ ئەو دووکەڵانە دەرەچی PM هەیە، یعنی تەنۆچکە هەڵواسراوەکان
بەتابەتی ئەوانەی گەردیلەکانیان 2.5 مایکرۆنە ئەوەشە زۆر کاریگەری لەسەر توشببوونی نەخۆشی هەیە لەبەر ئەوەی زۆر وردا یعنی بچووکە لەگەڵ هەناسەدان ئەچێتە ناو قورگ و ناوسیەکانی ئەو هاوڵاتی کە لەوێ یعنی کە نزیکە لەوێ ئەو هەوا پیسە هەڵمژی بۆیە ئەوە کاریگەری زۆرتری هەیە. ڕۆزاق بێگومانی ئەوە دەستەی ژینگەن ئەوە دەزانن یان تۆژینەوەتان لەسەر کردووە قەبارەی زیانی ژینگەی ئەم مۆلیجانە چەندە لە هەرێمی کوردستان زۆرە؟ خۆی ئەوانە هەمووی یەکێکە زۆر زار باسی ئەوواکەین هۆکارەکانی پیسبوونی هەوا سێچار هۆکاری سەرچی یەک لە هۆکارەکان مۆلیدەکانە بۆیە ئێستا ئەو حکوومەت کە بڕیاریدا بکرێت کارەبا بکرێتە 24 کاتژمێری و پریپید و لە ڕێگای کۆمپانیەکانی دیکە هەرچەندە ئێمە پێشتریش ئەو پێشنیان زەمان کرد بووکە چۆن ئێستا ئەو وێزگەی لە پیرداوت هەیە لە شەمامک هەیە دەکرێت دوو وێزگەی تر لە دەرەوەی شاردا بندرێن بۆ ئەو گەڕک و سیتیانەی کە دروست دەکرێت بۆ ئەوەی بەشی کارەبایەکە بکە ینی ئەگەر بێت و سیتیەکان و کۆمەلگەکان نیشتەزیێبوون کارەبای تایبەتیان هەبیانی وێزگەیەک بۆ ئەوانە دابدرێ کارەبایان پێ بدرێ ئەوە کارەباکەی دی ئەوەی پیرداوت بەشی هاوڵاتیانەکە ینی ئەگەر دوو وێزگەش بەش نەکا وێزگەیەک ینی بیکەن بە سێ وێزگا ئەو بەشی هەموویەکە و مۆلیدەکانیش پێویستە هەڵبگیرن لەبەرەوەی ئەو ملدانە بەڕاستی زیانیان زۆرترە لە قازانجیان بەنسبەت هاوڵاتی هەم کارەباکەیان باش نییە هەم کارەباکەیان گرانە هەموو ئەو پێداویستیانەی ینی بە کارەبا ئەکرێن لە کاتی کارەبای مولدە تۆ ناتوانانی هەموو ئیشێکی پێ بکەیت ئیلاگە بڕێکی زۆری کارەباتەبی ئەگەر 2 ئەمپێر و 3 ئەمپێر یان 4 ئەمپێر هەموو ئیشێکی تۆ جێبەجێ ناکە پارەکەشی زۆرترە لە کارەبای نیشتیمانی ئەنی ئەو ماگانە هەر هاوڵاتێک ئەگەر پارەی کارەبادا مەسەلەن 40,000 دینارەدا بۆ هی مۆلیدە بەڵام هی کارەبای نیشتیمانەکە لەوانەیە 7,000 ئەگەر زۆر کەمیش بێ ئەنجاسی 40,000 ئەگەر زۆر کەم بێ بەڵێ بێگومان باسی ئەو ئۆتۆمبیلانەش بکەین کە مۆدلیان زۆر لە خوارەوەیان بەردی ئەگزۆزینەوە ئۆتۆمبیلەکەیان دەرهێناوە دووکەڵ دەکەن بەدووەدا چوونەکانی ئێوە بۆ ئەوانە چییە؟ ئێمە مەسلەی دەرهێنانی بەردی ئەگزۆز ئێمە ئەوەما کرد لە 2 ساڵ بەر لە ئێستا نووسراما کرد بۆ وەزارەتی ناوخۆ ئەویش تعمیمی کرد گشتاندنی پێکرد بۆ بەڕێوەبەرایەتی هاتوچۆ هەر ئۆتۆمبیلێک بەردی گزۆسی دەرهێنرابێ تۆمار ناکرێ کە تۆمار نەکرا نابێت ینی ئەبێتە نایاسایی لەبەرەوەی گرنگی زۆری هەیە ئەو بەردەکە نابێت لە ناو ساڵان ساکە بێتە دەرەخۆ ئەو کۆمپانیایی دروستی کردیا هەروە لە زیێدەشی دای نەناوە دیارە کارێکی هەیە کارەکەشی پاکردنەوەی یان هەڵمژینی ئەو گازانەی لە ناو لە کاتی ئیشپێکردنی و بزوێنەری ئۆتۆمبیلەکە ئەو دەرهاویشتانە هەڵمژێ بۆ ئەوەی نێتە بەرگاوە نێتە دەرەوە لەنا ئەو بەردە ئەمێنێت و تا کۆنە بێ ئەو بەردە کە کۆن بوو دەبێت بگۆڕدرێ نوێ هەیە دانێن ئەوەی داوێن بەڵام ئەگەر بە نوێتی دەربینن ئەوە سزای لەسرە هەم سزای لەسەر هەم لە هاتوچۆش تۆمار ناکرێ ئەوانە بەنسبەت هاوردەکردنی سیارەی کارەباییش ئێمە نووسرامان کرد بۆ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران هەم لە ڕووی گومرگەوە ئەوەی تەواو کارەباییبی تەواو کارەبایی لە 100 لەسەری لاچووە ئەوەی هایبرید بی لە 150 لەسەر لاچووە و پێشنیازیشمان کردبوو کە تابلۆشیان بەلاش پێ بدرێ یعنی بەبێ پارە پێیان بدرێ وەکو هاندانێک بۆ ئەوەی خەڵک ڕوو لەو هاوردەکردنی ئەو ئۆتۆمبیلانە بکە کە کەمترین سوتەمەنی بەکاردێنن و کەمترین دەراویشتیانە ئێستا ژمارەیان زۆرە لە دوای ئەو بڕیارەی کە داوتانە ژماری ئۆتۆمبیلی هایبرید زۆرە لە هەرێمی کوردستان لە ڕاستیدا من ئامارێکم لا نییە ئەوە دەبێت لە داهاتوودا لە بەڕێوەبەراتی هاتوچۆ یان بەڕێوەبەراتی گشتی هاتوچۆ هەموو پارێزگاکان وەرگرین ئەو کاتە ئیعلانەکەین کە چەند ئۆتۆمبیلی کارەبایی لە دوای ئەو بڕیارە سوودمەند بووینە دوای بڵاویەکەینەوە ئێستا بەڕاستی ئامارم لە دەست نییە. بەڵێ سپاس دەکەم بەڕێز عەبدوڕەزاق خەیلانی گوتەبێژی دەستەی ژینگەی هەرێمی کوردستان. سپاس.